الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين نبينا محمد وعلى آله وأصحابه وأتباعه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. بەڕێزان میوانانی ماڵی خوا کە باسی جۆرێکی ڤایرۆسم کرد، با گرنگی ئەزانم لە چەند دەقیقەیەکی کەمە ئاماژە بکەم بە جۆرێکی تری ڤایرۆس کە ترسناکیەکەی هیچ کەمتر نییە لە ڤایرۆسی پێشوو. ڤایرۆسی پێشوو لاشەی خەڵک نەخۆش دەخا، ئەم ڤایرۆسە عەقڵ و بیر و هۆشی خەڵک نەخۆش دەخا. مسڵمانانی بەڕێز، بۆی تەسەورکەن کە ڤایرۆسێک لاشەی خەڵک نەخۆشەکا و ڤایرۆسێک فکری خەڵک نەخۆشەکا و ڤایرۆسی فکر خەڵک نەخۆشکەر خراپترە لە ڤایرۆسی لاشەی خەڵک نەخۆشکەر. بە نمونەیەک بۆتانی ڕوون دەکەمەوە. کەسێک لاشەیەکی ساقی هەیە، بەڵام بیرۆکەی داعشی هەیە. کەسێکی تریش لاشەیەکی نەخۆشی هەیە، بەڵام بیر و بۆچوونێکی ئەهلی سوننە و ساق و سەلیمی هەیە. کەم لەم دوانە چاکن و کەم لەم دوانە زیانیان زیاترە. لە ساقە بیر خراپەکە، بیر نەخۆشەکە کە ڤایرۆس لە مێشکێتی، لە عەقڵێتی، لە بیرێتی، لە دڵێتی، لە هۆشێتی. جا بەڕێزان، کاتێ هزر ڤایرۆس ئەگرێ نەخۆشەکەوێ، لە نەخۆشکەوتنی لاشە خراپترە. ئەمڕۆ ناو کۆمەڵگا ڤایرۆسی ئیلحاد حەز ئەکەن وەکو خۆی ناو زەندی کەم ڤایرۆسی دژە ئیسلام. ڤایرۆسی دژە ئیسلام ناو کۆمەڵگا بڵاو بوونەتۆ. چەند کۆمەڵێکن و یەکەمین کۆمەڵیان خەڵکانێکن بانگەشەی خوێندنەوەی نوێ بۆ دەقە شەرعیەکانەکەن، نەک بە گوێرەی ئیسلام. خوێندنەوەی نوێ و تازە بۆ دەقە شەرعیەکان بە گوێرەی ئەوەی کە ئەوان داوامان لێەکەن. دوژمنانی دین ئەڵێن چۆن خوێندنەوە بۆ دینکەن، ئەوانیش تەحیە کوتن و ئەڵێن ئەمرەکەن و بەسەر چاو. نەک خوێندنەوەی تازە بۆ دین بە گوێرەی ئەوەی کە فەتوا لە شوێن و لە کات و کەسەکانە گۆڕێ، ئەویش بێ بە گوێرەی ئەمە دین تازە کاتۆک و پێغمبەری خوا خۆی باسی تازەکردنەوەی دینی بۆ کردووی. نە وەکو ئیسلام نە دین تازە کاتۆ، بەڵکو وەکو ئەوەی کافرەکان بێ باوەڕەکان ئەوان داوای چیمان لێکەن، دینەکەمان چۆن بێ، تەحیان بۆ کتن و ئەمریان پێکەن. ئەلەم کۆمەڵەوە دەست پێکە تا ئەگاتە عەلمانیەکی ڕاسترە و تا ئەگاتە عەلمانیەکی چەپڕە و تا ئەگاتە کەسێکی مولحید و بێدین، کە ئەمانە هەر هەمویان ئەمڕۆ پێیانە وترێ بەرەی دژە ئیسلام. کۆبوونەتە ڤایرۆس ناو کۆمەڵگا، فلم دەرەکەن، لە سینەما پەخشیەکەن، شانۆەکەن، سوکایەتی بە چینێکی کۆمەڵگا ناکەن. و ئەمانە ئەوەندە بە وردی ئیشەکەن، تەنانە شانۆیەکیش دەکەن، بەشێکی شانۆکە ناو خەڵک بڵاوە بێتەوە کە سوکایەتیە بە مامۆسای ئاینی. ناڕۆن ئەو بەشەی شانۆکە ناو خەڵکە بڵاوکەنەوە کە سوکایەتیە بە وڵات، سوکایەتیە بە دادگا، سوکایەتیە بە زانکۆ، سوکایەتیە بە مزگەوت، سوکایەتیە بە ئیسلام. واللهی برایان، بێشەرمانە خەڵکێک دێ سوکایەتی بە 1400 ساڵەکە بەو دەقە، نەک بە مەعنا من لێ حاڵی بووم، خۆی بەدەم ئەڵێ بانەجاتمان بێ لەم کولتورەی کە 1400 ساڵە لەسەر سەرمانە. ئەم بەشەی شانۆکە بڵاو ناکرێتەوە، بەشێکی تری بەڵاوەکرێتەوە، کە ئەڵێ با میسکەینە دادگایە، میسکەینە زانکۆیە، میسکەینە. ئەمە سوکایەتی بە دەوڵەت، میسکەینە وڵات، ئاوا دەڵێ. ئەمە سوکایەتی بە هەموو چین و توێژێک لە ڕاستێ. پێم وانییە هەر کەسێک فیتڕەتە ساغ و سەلیمی بێ ئەم شتانی پێشتێ ڕەوا بێ، وەشتی وای پێ قبوڵ بکرێت. ئەم کەسانە ڕۆژانە باسی ئاشتی کۆمەڵایەتی ئەکرێ، ئەم کەسانە ئاشتی کۆمەڵایەتی تێکەدەن. مسڵمانانی بەڕێز، ئەمانە گاڵتە ئەکەن، گاڵتە بە چین و توێژێک ناکەن، گاڵتە بە دینتان ئەکەن وەکو خزمەتم کردن، گاڵتە بە 1400 ساڵەکەن، گاڵتە بە مێزەرەکە، گاڵتە بە جبەکە. شەرمی جبەکەی قازی محەممەد نایەنگرێ، شەرمی کۆماری مەهاباد نایگرێ، ڕئیسەکەی جبەی لەسەر شانە و ئەو ڕۆژەی سوێنە خوا و دەوڵەتەکەدا ئەمەزرێ بە جبەوەی خوا، بە مێزەرەوەی خوا. مزگەوت زمانی کوردی پاراستووە و کولتوری کورد و ئەدەبی کوردی و شعری کوردی پاراستووە. ئێستەش مەلا و مزگەوت و حوجرە و فەقێ لە ناو مێژووی کورد و ئەدەبیاتی کورد و شعری کورد و ڕێزمانی کوردی دەرکە، سوێن بە ئەڵڵا کوردی چی نامێنێتەوە. ئەمە قسەی من نییە،
قسەی ملحیدەکان خۆیانە ئەمە قسەی مامۆسایەکی ملحیدمان هەبوو ڕۆژێک ئاوای پێوتین والله وتی زمانی کوردی قەرزاری مەلایە وتی مەلا زمانی کوردی بۆ کورد پاراستووە بڕۆن سەیری ئەوەی باسی ناوی شۆڕشی لێنراوە بڕۆ بزان شۆڕشێکەیە مەلانەی کردبێ و جبەلەشان میێزە لەسەر نەی کردبێت فبۆیە بنسڵمانانی بەڕێز ئەم خەڵکانە خەڵک هەبووە کاتی خۆی خەڵکی ئەم شارە بە دەرپێوە ڕاویان ناوە لەسەر بیر و بۆچوونە سەقەتەکانی ئێستا گەرێکی تۆڵەی خۆی لە خەڵکی کەلار کاتەوە و بێ باسی عەقیدە و ئیسلامەتی و موسڵمانەتی خەڵکی کەلار بکات گەرێکیانە هەموو مەلاکان بە خەڵکی دڕندە و خەڵکی توندڕە و خەڵکی داعش بشوبهێنن کاتێ داعش هات ئەم خەڵکانە لەکوێ بوون کێ بوو بەرگری کرد داعش هەڕەشەی کوشتنی لە کێ کرد هەڕەشەی کوشتنی لەوان کرد یا لە ئێمە کردی بۆیە مامۆسا بە ئەرکی خۆی هەڵەسێ ئەم خەڵکانەشی کە خۆیان تەمەنای بوونە سەگەکەن و هیوا خوازن ببنە سەگ مامۆسای ئاینی گوێ لەمانە نادات بەڵام گرنگە بەلام و ئێوە هۆشیار بن و ئێوە بزانن خەڵکێک چی لە ئێوە دەوێ ئەوێ بەرەو کوێ بتان بە تانانە دەوەتان تەماشای شانۆکە بکا بە کاملی گوێی لێ خۆیان نەڵێن پەیامەکە گەیشتەوە و پەیامەکە گەیشت ئەیانوێ پەیامتان پێ بدەن ئەیانوێ لە دینی خۆتان هەڵتان گەڕێنەوە بە گوێیانەکەن ئایا هەز ناکەن خەڵکی گەریکێتی لە دین هەڵتان گەڕێنێتەوە ئەوش معجزەیەکە خۆی پەروەردگار خۆی بە زمانی خۆیان ئاشکرایەکە کاڵێن پەیامەکەتان گەشتەوە و ئێوە گەرەکتانە خەڵک دژی مەلا بێ دژی مزگەوت بێ دژی ژنمارەکردن موسڵمانانی بەڕێز دێ لە شانۆیەکی کردووە ئەم ڤایرۆسانەی کۆمەڵگا دێن شانۆ دەکەن و گەرەکیانە کوڕ و کچ لە یەکتر مارەکردن مەلا مارەی نەبڕێت دادگا نەیکات ژنمارەکردن نەمێنێت ئیتر دادگا بێ مەلا بێ هەر کەسێ بێ ئەمەش بیر و بۆچوونی ئیلحادە بیر و بۆچوونێکە ئەمڕۆ لەسەر ئەرزە لە هیچ شوێنێکی ئەم سەر ئەرزە پیادە ناکرێت بە هیچ وڵاتێکۆ دینی بێ غەیرە دینی بێ شوعی بێ کە ئەمڕۆ هەنی وڵاتی شوعیەنێکی گاورەنێکی مسڵمانانێکی جوولەکەیە هەنێکی هیچ ئاینێکی نییە هیچ وڵاتێک لەم سەر ئەرزە ئەمە پیادە ناکات ژن و پیا و ژن و مێردایەتی بکەن و بەبێ ئەوەی دادگایەکی ژمارەی ببڕێت لە هەموو وڵاتە دادگا هەیە کەنیسە هەیە مزگەوت هەیە هاوسەرگیریەکەن بۆی ئەمە خۆی بخۆی دژی دینەکانە دژی ئاینەکانە دژی ئاینەکان قساکەن ئەمانە فبخۆیان ئەزانن یا نازانن و پێشم وایە ئەزانن ئەم سوکایەتیانە نابێ شتی وا بەڕاستی ڕوو بدات نابێ شتی وا ڕوو بدات ئەم شتانە ئەبنە زیان بۆ سەر کۆمەڵگا بۆیە هۆشیار بن دەستێک هەیە گەرەکێتی بەرەو بەدڕەوشتی کچەکانتان کوڕەکانتان بەرەو بەدڕەوشتی برن گەرەکیانە ئەمانە گەرەکیانە هەر کاسێک کچێکیان ویست و لەگەڵ یە قسەیان کرد دەستی گرت و بردیە دەرەوە خراپەی لەگەڵ کرد بڵێ من ئازادم لە شانۆکەش ئەوەتان تەماشای کە زۆر بە سەڕەحە دەمە دەڵێ پێکەوە دانیشۆ لەگەڵ کچێک و لە پڕەکەڵێ براکەتات ڕاکە پاشان دەڵێ تاکەی ئەمە یعنی من ئەگەر دەستی کچێکم گرت و ڕۆشتم بردمە ئەو دەشتە و لەگەڵ یە خەوتم بۆ لۆ من بکرێ ئازادم حەزی لێ یەکەم و ئەیکەم نایزانم خوشکەی خۆی قبوڵەکەوای لەگەڵ بکرێ خوشکەی خۆی قبوڵەکەوای لەگەڵ بکرێ قبوڵێکەن قبوڵی ناکە ئەی بۆ تێ خوش و دایکی خەڵک وای لێبێ بۆ تێ کچی خەڵک وای لێبێت هیوادارم ئەوانەی بەرپرسن هەست بە بەرپرسیارەتی سەرشانی خۆیان کەن کە خەڵکێک ئەیانوێ کۆمەڵگا بەرەو ئاقارە برن کورد ئەوەی مای بێ ئەمڕۆ ئەوەی مای بێ ئەخلاقەکەی ماوە ئەوەی مای بێ دینەکەی ماوە تکایە دینەکەشمان لێ مەسێنن تکایە ئەخلاقەکەشمان لێ مەبن ئەو بەشە ئەخلاقا ئەو بەشە دینەی کە تیامانە ماوە هەرەوەشمان ماوە لە خەڵکی مەسێنن خۆی گەورە ژیار بێ خەڵکی چاوساغ و چاوکرا و دڵسۆز ماوە نایەڵێ بیکەن بە حەول و قووەتی خوا خۆی گەورە وڵاتمان بپارێزێت لە هەموو ئەو ڤایرۆسانی کە لە ناو کۆمەڵگا بڵاو ئەبنەوە ڤایرۆسی حسیە یا معنەویە یا ڕەبی خوای گەنجەکانمان بپارێزی کوڕ و کچەکانمان بپارێزی ببین بەس هەر بۆیە منیش پێم باشە ببین بەسەد دەوەڕین بڵێ دەوەڕین چۆنی کەسە نازانین ئاوە باڵەکەدا مەخۆ کاکە ئاوە شۆیە لەنای بڵێ دەوەڕین جار ئاوە لاتێکمان بەرزە کردەوە و بەداکێن و قەدی درەختەکانە دەنیزی بڵێ دەنیزی هەستانە کرد بەمووشێکە میز بۆ وڵات میز دەکرد بۆ وڵات بەرارە وەڵا هەتا میز بە
دادگەکانیشم بەدادگاکانی گورە میز بە زانکۆکان بەڵێ میز بە هەموو پیرۆزیە دروستکراوە وەهمیەکان میز بە هەموو ئەو شتانەی کە لە شوارچێوە و لە قاڵبمانە بێت ئەزانی ئەزیزم ئێوەش بزانم من ڕقم لە هەموو ڕێسا و لە قاڵبدانێکە کە دوجار هەر هەمومان وەکو ئەسپێک لیغاوەکات بڵێ ڕقم لە هەموو ئەو ڕێسا و لە قاڵبدانەیە کە دوجار هەر هەمومان بە یەوشەوە هەر هەمومان لیغاوەکات بەڵێ ڕقم لیانە بێتەوە ڕق لە هەر هەموویان ئافەرم منیش ڕقم لیانە ئەو کات هەموو مرۆڤەکانمان ناچارەکرد بۆ ماوەی پێ بەفەر بە ئازادی و پێش سانسۆر و پێش سنوورێک شێوە پێ خۆش وایە بۆی ئەوەش ێشیە بەڕاینەوە سای گەرمم سەگێکی گۆڵ و تۆش سەگێکی تێڵ بتایە سای گەرمم سەگێکی گۆڵ و تۆش سەگێکی تێڵ بتایە سای گەرمم سەگێکی گۆڵ و تۆش سەگێکی تێڵ بتایە ئەو کات بۆمارە خوین پێویستمان بۆ کۆکەمەلایەکی ڕیشپانی ناکۆڵانی جنێوفرۆشی دەرپیس نابوو ئەی دەم خۆش بۆ ئەوەی هەر دوای ئەوەی کە لێکیان مارە کردین زۆر بێشەرمانە بەگەڕێنەوە سەر مینبەرەکانیان و هەر بەگەرویان بە دەنگێکی دیلێن هاوار بکەن جا سەرەتا شەڵێن ئەسەلام عەلەیکوم وەڕەحمەت الله وبەرەکاتو هەر پیاوێک ڕێگە بە ژن و کچ و دایک و خۆشی خۆی بدات بێ حیجاب و بەسەری ڕوود لە ماڵ بڕواتە دەرەوە ئەوە و پیاوە گەواد و دەیوسە تەسلەب قەلبینا کەلتور و لەو عەقلەت و لەو بیرۆکانەشەکەم تف لەو کۆمەڵگەشەکەم کە کەسی لەو چەشە دێنێتە بەرم نەخێرە هەرگیز پێویستان بە کەسی لەو چەشنە نابوو هەرگیز پێویستمان پێ نەبوو لەگەڵ ڕێز و حرمەتە وەکەوەی قەدر و ڕێز و حرمەتیان بۆ ئینسان یەشبێتەوە حاشا پێویستان بە کەسی لەو چەشنە هەرگیز نە ئەگەر سەگ بووینایە ئەو کاتە خواپەرسیشمان ناکرد هەروەها لەو هەموو کۆت و فەرمانە دینی ڕزگارەمانوار بوو کە لە مێش ساڵە بۆمان دیاری کراوە بۆ تا ئێستا 1400 زیاتریشی کردە ئەمەش وەگەر ئەو خەڵکەش سەگ بووینایە ئیتر ئەو کات کەس بەمی ناون تەنورەکەت کورتە کەسبی ناون ئەبیرم کردووە ئەو کاتیش کەس بە منی ناوت دەک بە شەهرت بێ ئەو قاپارەقە کەس بە منیشی ناوت دەک بە شەهرت بێ ئەو قاپارەقەی کە خواردەوە کەس پێی ناوت ئیتر کەسیش پێی ناوتم بۆ دەستی بەردەڕەشەکە ماش ناکەم ئەو کات کەسیش پێی ناوتم بۆ بێتێک ناگریتە شەیتان برایشی برام خۆ برایشی توی ژادانەوە حاڵێ بەیتەکەوتیر